ڕەوشی تەندروستییان بەعام ناجێگیرەوەی کە ئێستا لای ئێمەیە توانین بڵێن کەیسەکان هەمویان کەیسی ئایسیون یانی چاودێری وردن هەمویان پێویستی بە ئۆکسجینی تەواوەیە عیلاجی تەواو وەرەگرن لێرە لە نەخۆشخانەکەمان مەسەڵەن دەوری دەدانەیەکمانەیە کە زۆر ناجێگیرن سا لە شەیداسۆش جێگەنیان بە ناچاری لێرە هێشتومانێتەوە تا جێگەیەگە بێ لێ ڕەوانیاکەین بەوە ڕێنماییمە هەموو جاوتومانەوە مەسەڵەن هەوڵاتیان ئێستا تا بۆیان کرێ دەستکەش و کەمامە لە دەستکەن لە قەرەباڵغی دوورکەونەوە ینی تا بۆیان نەکرێت شوێنە گشتیەکان ئەوەی تەماسە نەبێت لەگەڵ یەکترا باشترێک بوونی ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا وا پێویستەکە خەڵک بە تەواوەتی خۆی پارێزێ لەم ڕۆژەیە تاکپارێزی زۆر زەرورە هەموو کەسێ پێویستە ئەو پێداویستیانە بەکاربێنێ کە خۆی هەپارێزێ و هەروەها چواردەوریشی ئەپارێزێت بۆ نمونە دەست بەکارهێنانی دەستکێش و ماسک ئەمە شتێکی زۆر سەرەتاییە و زۆر پێویستە کە هاوڵاتیان بە بەردەوامی کە هێنە دەرەوە لە ماڵەکانیان ماسک بەکاربێنن دەستکێش بەکاربێنن پاکو تەمیزی و دەستشتنی زوو بەردەوام ئەمانە کە زۆر پێویستە ئەبێتە هۆی ئەوەی کە کەمترین بڵاوبوونەوە ڕووبات